بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بەڕێزان و خۆشەویستان، سەلامی خوای پەروەردگارتان لێبێتن. خوازیارم کە خوای گەورە تەبارەک و تەعالا بەرەکەت باوێتە تەمەنمان و مۆفەقمان بکا سەربەرزی دنیا و قیامەتمان بکا. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. لەو حەڵقەیە لە دەرسی 15 دێنە سەر بەهایەکی دیکە کە ئەویش بوونی متمانەیە. متمانە بوون یەکێکە لەو بەها بەرزانە کە ئینسانی ئیماندار و ئینسانی موسڵمان کاری بۆ بکاتن کە بێتەوە بەڕاستی. لە ڕابردوودا ئەو بەهایە زۆر عەجایب بووە و ئەو بەهایە زۆر ڕەنجی داوەتەوە لە ناو هەموو کۆمەڵگە و مجتەماعی ئیسلامیەکاندا، حتا لە ناو غەیری ئیسلامیەکانیشدا ئەو بەهایە هەبووە. چونکە لە ناو یعنی ئێستانەکە کە ئیش دەکرێت لەسەر بۆ نەمانی بەهاکان لە ناو موسڵمانان و غەیری موسڵمانانیش ئەوەی چاک بزانن کە بەشەریەت زەرەری کردووە. ئەنی ئەو سیقە و متمانە پێک بوون و بۆ بوونی لە ناو کۆمەڵگە و مجتەماعدا کە نەما باوەڕتان بێتن تێک دەچێت ئەو کۆمەڵگە و مجتەماع. ئەمن یەک نمونەتان بۆ باز دەکەم، دوای دێمە سەر تەفاسیلی کە ئینسان چۆن بژێتن بە متمانەوە. لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کە موسڵمانان هیجرەتیان کرد، سوهەیبی ڕۆمی یەکێکە لەو سەحابانەی کە هیجرەتی کرد. طبعا سوهەیب خەڵکی مەککەی نەبووە، ناوی خۆی سوهەیبی ڕۆمی کە هاتووە لەوێن دەرێ ئیشی حەدادی کردووە، وەکو کردەواری خۆمان دەڵێ شمشێر و ئەوانەی دروست کردوون. دەوڵەمەند بۆ زۆر کە دەوڵەمەند بووە، ویستویەتی کە هیجرەت بکاتن. قوڕەیشیەکان ڕێی لێ دەگرن، دەڵێت و هاتیە لای ئێمە، هاتیە ناو مەککەی بە فەقیری و بە هەژاری، دەتوێ ئێستا بەو هەموو سەرۆت و سامانە و بچی بۆ لای موحەممەدی عەلەیهی سەڵات وسەلام، بەخوا ڕێگەت نادەین و لێرە نایڵین تێپەڕی. ئەویش دیارە زۆر بارێع دەبێ و زۆر جەربەزە دەبێتن لە مەسەلەی تیرهاویشتن. ئەوکەی خۆی دێنیتە خوارەوە قەوسەکەی دەفەرمێ دەزانن ئەمن کە چۆنم لە تیرهاویشتندا، قەسەم بەخوا نایەڵم هەتا دەمگەنێ هەتا تیرم پێ بن، چەند تیرم پێنەوە ئەندانەتان دەکوژم. بەڵام ئەگەر بۆ ئەوەی هاتوون نایەڵن ئەمن بڕۆم لەبەر ئەو سەرۆت و سامانەی کە هەمە، سەرۆت و سامانەکەتان تەسلیم دەکەمەوە، خۆ مڵکی خۆمە، حەڵاڵی خۆمە، بەڵام ئەو سەرۆت و سامانەی دەدەمەوە ئێوە ڕێگەم دەن با بڕۆم و خەڵکیشتان لێ دەکوژرێت و منش بە سەلامەتی بۆ خۆم دەسمەلای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. دەڵێن زۆر چاک، کوا سەرۆت و سامانەکەت؟ دەڵێگە پێتان بڵێم لە چێن دەرێ ڕێ دەدەن بڕۆم، دەڵێ بەڵێ، تی بگەڕێنەوە لە مەکەی لە فڵانکە شوێنەی شاردوومەتەوە، بگەڕێنەوە بڕۆن لە مەکەی لە فڵانکە شوێنەی شاردوومەتەوە. دا تەماشای ئەو متمانەی کە کافرەکانیش متمانیان بە موسڵمانان بووە، کە موسڵمان درۆ ناکە، موسڵمان ئەگەر شتێک بوو ڕاستەکەی دەڵێت. ناڵێن وەڵای زابا ڕاوەستە لێرانە مەفرەزەیەکی بۆ دانانێن بۆ سوهەیبی بڵێن با بچین داخوا ڕاست دەکەی یان نا، هەمیان دەگەڕێنەوە. سوهەیبیش ناڵێ وەڵا ئەوانە لە بەرەوەی کافرن با من بەغەڵەت شوێنەکەیان پێ بڵێم، خۆ مڵکی خۆی بوو، حەقی خۆی بوو. بەڵام کاتێک ئەوان دەچنەوە تەماشە دەکەی هەمان ئەو شوێنەی کە سوهەیب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێی ڕاگەیاندوون، تەماشە دەکەی کە بالفعل ماڵەکەی هەموو لێوێن دەرێ حەشارداوە، هەموو ماڵەکەی دێنە دەرەوە بۆ خۆیان دەبن. ئەو حادیسەیە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێی جوبریلەوە، پێشەوەی کە سوهەیب بگاتە مەدینە
خەبەرەکە گەیشتۆتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دیار دەکەوێت سوهەیب دەفەرمێ رەبیح البەیع سوهەیب رەبیح البەیع سوهەیب سوهەیب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەو کڕین و فرۆشتنەی قازانج کرد. یعنی کاتێک کە دینداری و موسڵمانەتی و هیجرەتەکەی هەڵبژارد لە پێناو پارەکەی دابەوان قازانجی کرد لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. لەبەرەوە خۆشەویستانم تەماشا دەکەی ئەو متمانەیە هوردە دوژمنانی بەشەریەت دوژمنانی ئیسلام نەیانهێشتەوە بە تایبەتیش ئەتوانم بڵێم جوولەکە ڕۆڵێکی بەرچاویان بۆ نەمانی ئەو متمانەی لە ناو کۆمەڵگە و مجتەمەعەکاندا. ئەوجا خۆشەویستانی خۆم متمانەی یەکەم ئەوە دەیە کە ئینسان لە مابەینی خوای عەبد و بەندەکان دەبێت متمانەی تەواوت بە وعد و بەڵێنەکانی خوا بێت. ئەو وعد و بەڵێنانەی کە خوا تەبارەک و تەعالە بە بەندەکانی خۆی داوە کە خوا بپەرستن شرکی بۆ بڕیار نەدەن دەیان باتە بەهەشت دەبێت تەواو سیقەت بەو متمانەیە بێتن سیقەت بەو وعد و بەڵێنانە بێتن و سیقەت بەو وعد و بەڵێنانەی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام کە لە فەرمودەکانی خۆیدا فەرمووینی دەبێت قەناعەتت پێیان بێتن. هەر کاتێک کە ئینسان خۆشەویستانی خۆم متمانە نەما سیقە نەما لە مابەینی ئینسان و خوا لە مابەینی ئینسانەکان و پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام ئەو ئینسانە تووشی بێدینی دەبێتن تووشی لادان دەبێت تووشی خراپە و خراپەکاری دەبێتن. بەڵام هەتاوەکو ئەو متمانە مابێتن لە نێوان ئینسانەکان و لە نێوان خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئینسان متمانەی پێیان بێ سیقەی پێیان بێتن ئەو ئینسانە تووشی ئەو لادانە نابێتن هەم لادانی عەقیدی و بیر و باوەڕی هەم لادانی ڕۆشت و ئەخلاق و ئەو شتە جوانانەی کە پێویستەکە لە ژیانی ئینساندا بێنەدی. ئەوجا خۆشەویستانی خۆم خاڵێکی دیکە لە مەسەلەی گرنگی ئەو بەها بەرزە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا متمانە عائیلە و خانەوادە بە تۆکمەیی دێڵیتەوە. ئەو خانەوادەوە بە تۆکمەیی دێڵیتەوە کە خۆشی لە ژیانی خۆیان بکەن لە ژیانی خۆیاندا بەختەوەر بن لە ژیانی خۆیاندا خۆشەویستی و مەحەبەت ڕنگ بداتەوە شک و گومان و نیفاق و دووڕووی و درۆ لەناو ئەو کۆمەڵ لەناو ئەو عائیلەیەدا نابێتن بەڕاستی. ئەوەش بەوەی دەبێتن تەماشا دەکەی کاتێکە ئەو دایک و باوکە جارێک لە خودی خۆیاندا لە ناوە خۆیاندا ئەو متمانەیە هەیە ئەوجا منداڵەکانیان وا فێر کردوون کە ئەو بەها بەرزە لە خۆیاندا بێن نەدی ئەو بەها بەرزە نەدۆڕێنن و دەست بەو بەها بەرزەوە بگرن. یعنی کاتێک کە باوک کچەکەی دەنێریتە شوێنێک کوڕەکەی دەنێریتە شوێنێک متمانەی پێیەتی کە خیانەتی لێ ناکا متمانەتی پێیەتی کە بەرەو شوێنێکی دیکە ناڕوا بەرەو ئاقارێکی دیکە ناڕواتن کاتێک کە مۆبایلەکەی دەداتە دەست متمانەی پێیەتی کە بۆ شتی خراپی بەکار ناهێنیتن. بەڵام ئەگەر خوا نەخواستا ئەو متمانەیە نەبوو جارێ ئیسراحەت لەو دایک و باوکە هەڵدەگیرێتن. ئەو دایک و باوکە بەردەوام مچکاورای گوتی لە ڕێی بوو لە شک و لە گوماندا دەخولێنەوە دەبێ ئەو کچێم ئەو مۆبایلێ چۆن بەکاربینی ئەو کوڕێم ئەو مۆبایلێ چۆن بەکاربینی. ئەوەش بەڕاستی بە پەروەردەیەکی تەندروست دەکرێتن بۆی کە پێیان بڵێ کە ئەو تەکنۆلۆژیایی کە هەیە بۆی نییە کە ئینسان بەرەو ئینحرافی ئەخلاقی و ئینحرافی فکری و ئینحرافی بیر و باوەڕی ئەوانە بباتن بۆ ئەوەیە کە ئینسان ئیشوکارەکانی خۆی پێ ڕەها بکاتن و ئیشوکاری چاچی پێ بکاتن و بیکاتە مینبەرێک بۆ بانگەوازکردن بۆ دینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەوجا خۆشەویستانم کاتێکە متمانە لە مابەینی ژنومێردا تۆکمە بێتن ئەو ژنومێردە تاموچێژ و لەزەت لە ژیانیان دەکەن. بەڵام هەر کاتێکە ئەو متمانە نەماتەبەن پێچەوانەی متمانەکەی چییە؟ گومان لە یەکتر کردنە باوەڕ بە یەکتر نەبوونە دائیمەن ڕقابەی یەکتر دەکەن متابعی یەکتر دەکەن. یعنی جەڕەسی خێزانەکەی لێ دەداهی مۆبایلی ڕاست کابرا شاخی لەسەردا دێنە دەردەڕە دەبێت پیاوێک پەیوەندی پێوە بکات بەبێەوەی کە بزانێتن چییە بۆ چکە متمانەی پێ نەماوە ڕاستەخۆ ئیتیهامی خێزانەکەی دەکات تەماشا دەکاتن دایکیتی خوشکیتی براژنیتی بەس لەبەرەوەی متمانەکە نەماوە ئەو دڵە ڕاوچەیە دروست دەبێت لە لای پیاوەکەی. ئەوجا بۆ پیاوەکەش بە هەمان شێوە ئەگەر ژن متمانەی بە پیاو نەبوو تەماشا دەکەی پیاوەکە لە ماڵ دەچێتە دەرەوە بۆ کەسابەتی سەرسعاتە لە چێن دەری ئەوە چەکەم خەریکی ژنەکی دیکەمە هیناومە ئەو شکەی لێ دەکاتن یان مراقەبەی دەکاتن
دێتەوە بۆ نمونە تەماشە دەکەی شتەکانی کەشف دەکاتن، بەرچی کەشف دەکات، ئەوەی دیکە بزانی داخۆ چ نامەیەک دەچێتە ناو مۆبایلەکەی، بزانی داخوا نامەی بۆ نەهاتوون، یعنی ئەوە هەمووی چییە؟ هەمووی لە چوارچێوەی نەمانی ئەو متمانەیە کە بەهایەکی گەورەی لە ناو کۆمەڵگە و مجتەماعدا. ئەو متمانەی خۆشەویستانی خۆم ئەوجا لە نێوان سەرکردە و لە نێوان خەڵکدا، سەرکردە هەر کاتێکی درۆزن بوو، خائین بوو، خۆفرۆش بوو، دز بوو، گەندەڵ بوو، تەماشە دەکەی ئەگە بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان قسەی جوانیش بکات، خەڵک متمانەی پێ نییە، بۆ چونکە لە واقیعدا ئەو دڵسۆزی خۆی نەسەلماندووە بۆ خەڵکەکەی، دڵسۆزی سەرکردە چۆن دەسەلمێنرێتن بۆ خەڵکێکی، بۆی خەڵک قسەی قەو متمانەی بەو سەرکردەی بێ، کاتێک کە قسەی کرد قسەکانی ڕاست بن، وعد و بەڵێنێکی دا وعد و بەڵێنەکان جێبەجێ کاتن، ژیان و گوزەرانی خۆ و ماڵ و منداڵی خۆ وەکو ژیان و گوزەرانی خەڵکی عادی بێتن، وەکو خەڵکی دیکە بژێتن. لەو حاڵەتەیدا ئەو خەڵکە سیقە و متمانەی بۆ دروست دەبێتن بەو سەرکردەیە، هەر قسەیەکی بکات خەڵک بەڕاستی دەزانێت متمانەی پێ دەکات، هەر وعد و بەڵێنێکی دەڵێ مادام فڵان کەس ئەو وعدەی داوە جێبەجێ دەکات. بەس ئەمڕۆ بۆ خەڵک هەمووی بێسیقە و بێ متمانە بووە، هۆکارەکەی ئەوەیە، هۆکارەکەی تەماشا دەکەن هەرچی کە چۆن دەرێ خیانەت دەکات، هەرچیش کە چۆن دەرێ دزی دەکات، هەرچی چۆن دەرێ گەندەڵی دەکات، هەرچی چۆن دەرێ بە سەدان دەفتەر دۆلار لەسەرێک دادێنێت و خەڵکیش 250 دەبەرگدانیە. ئەو متمانەی چۆن دێتن؟ ئەو متمانەی چۆن دروست دەبێت؟ دروست نابێت. کەواتە سەرکردەکان ناکرێت مەسەرەن سیق گلەی لە خەڵک و جەماوەر بکەن، خەڵک و جەماوەر حەقە، ئەوان ناحەقن، ئەوان نەیانتوانیوە خاوەنی ئەو وعد و بەڵێنە بن بە عەمەلی بۆی کە ئەو متمانە دروستکەن لە نێوان خۆیان و جەماوەردا. ئەو جا جەماوەریش بەڕاستی نابێ هەندە ساویلکە بێ، چکە ئەوڕۆکە بمانەوێ نەمانەوێ ئەوەی ینی 4 ساڵ جارێک بۆی هەیە تۆڵەیان لێ بکاتەوە، مەحکەمەیان بکاتن، نابێ ئەوەندە ساویلکە بێتن هەندە زوو متمانەکەی دروست بێتەوە بە قسەیەکی درۆین، بە وعدێکی درۆین، بە بەڵێنێکی درۆین، هەموو شتێکی لە فکر بچێتەوە. لەبەرەوەش بەڕاستی ئینسان کاتێکیش برا بە ڕێزەکانی خۆم خوشکانی ئازیز، متمانە ئینسان کە لە دەستیدا بۆی نابێتە جێی سیقە و متمانەی خەڵکی کە بەس خەڵکانێک کە لە چواردەوری خۆینی بۆوان هەبێت و بەرژەوەندەکانی وان بپارێزێت و بەڵام خەڵکی دیکەی هەمووی پشت گوێ بخات. و خاڵێکی زۆر زۆر خراپە لە حکومڕانی و خاڵێکی سلبیە لە حکومڕانی. ئەوجا خۆشەویستانی خۆم سیقە و متمانە یانەوەتە بڵێ ئەو متمانە گەورەیە کە لە نێوان جیرانەکاندا هەیە. ئەوش خاڵێکی زۆر زۆر گرنگە ئەگە بتەوێت ئەو گەڕەکەی تو گەڕەکێکی خۆش بێ، گەڕەکێکی بەختەوەر بێ، گەڕەکێک بێتن خەڵک لە هەموو شتێکی خۆی ئەمین بێ، متمانەی بە جیرانەکانی خۆی هەبێتن، ئەو جیرانی تو متمانەی بە تو هەبیتن. لەبەرەوەش تەماشا دەکەی یەکێک لە نیعمەتەکانی خوای پەروەردگار لەو سەردەمەی ئەمە تێداینە جیرانی باشە. ئەو جیرانە باشش بەچ دەبێ؟ بە ئەخلاق و ڕەوشتی جوان دەبێت. تەبەن ئەو متمانە بەچ دروست دەبێ؟ بەبوونی بەهاکانی دیکە، بەبوونی بەهاکانی دیکە کە باسم کرد. ئەگە ئەو بەهانەی دیکە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا زەق بوونەوە، ئەو متمانەیەش دروست دەبێت، ئەو متمانەیەش دروست دەبێت. لەبەرەوەی تەماشا دەکەی دەڵێ کاکە هەر ئەسڵەن دەرکەکەی قەپات ناکەی، بە جیرانەکەی دەڵێ من ڕۆیشتم ئاگات لە ماڵێ بیتن، منداڵان بەجێ دەڵێ ڕۆیشتم منداڵەکان ئەمانەتی تو بن. چ شتێکە هەندە ئەمینی کردووە؟ ئەو متمانەیە. ئەدی ئێستا کامیرەی چاودێریشمان داناوە، ناشڵێنە جیرانی خۆ دەشێرین و لە جیرانەکەی بۆی نەزانیتن بە سەفەر چووین، دەرکەکانی شەمان قفڵ دەکەین، دڵیشمان هەر لە 120 لێ دەداتنە تا دەینەوە دەبێ خانوم شکا بێ، ماڵم شکا بێیانن. هەمووی ینی باوەڕتان بێتن ئیوا هەیە. تەبەنەوە لە تەکنۆلۆژیا ئێستانەکە کامیرەی چاودێریەکەی لەگەڵ مۆبایلەکەی ڕەبەت دەکات، دەچێتە دەرەوەش هەلە دەرەوەش هەر چاوی هەر لەسەر ماڵەکەیەتی، لەسەر خانووەکەیەتی. داخۆ کەنجین مەسەلەن جیرانەکان بێن خانووەکەی ببڕن، یان داخۆ کەنجین مەسەلەن سیقەی بە ماڵ و منداڵی خۆی نەما و ماڵ و منداڵەکەی داخۆ چ دەکەن کەو لە ماڵێ نەبیت. ئاخرەوە ئەگەر وای لێ هات ئەو متمانەیە نەبوو، ئەو دڵە ڕاوچەیە ئینسانی دەکوژیتن،
تام و چێژ و لەزەت لە ژیانی ئینسانیدا نایەڵیتن، هەموو تاقە و هێزی ئینسانی دەبڕیتن. لەبەرەوەش خۆشەویستانی خۆم تەماشا دەکەی یەکێک لەو نیعمەتانە بینی کەسێک کە دەڵێرەکە کە جیرانەکانت چۆنە دەڵێ وەڵا الحەمدولillah لەو خوای بەزیادی بەخوا گەر دایک و باوکی خۆم خوشکبرای خۆم جیرانبانە ئاوانە دەبوون. ئەزانوە چەند نیعمەتێکی گەورەیە بوونی ئەو متمانەیە لە نێوان ئەو خەڵکیدا. ئەجا متمانەکە گەورەتر کە لە گەڕەکی بیخە ئەو شارێک کە تێیدای، بیخە ئەو شارێک کە تێیدای. ئەها چەند خۆشە کاتێکە تو بۆ نمونە شارێک کە بانگ دەدرێتن خەڵک کەس دوکانەکەی قەپات نەکات و حەڕەسیش نەبێت و کامیڕی چاودێریش نەبێتن، خەڵکەکە هەمووی بۆ خۆی بچێتن نوێژی خۆی بکات و کەس بەلای دوکانەکەی داناچێتن. کابرا تەماشا دەکاتن کە خاوەن دوکانەکە لەوێ بیتن دەچێت معامەلەی خۆی دەکات لەوێ نەبوو چاوەڕێ دەکات ناستە ژوورەوە بۆی کە حەڕەمی ئەو پیاوەی نەبەزێنیتن. بەس ئێستا لەبەرەوەی متمانە نەماوە تەماشا دەکەی کامیڕی چاودێری دانراوە بێجگە لە کامیڕی چاودێری ئەوجا خەڵکیان بە پارە گرتووە بۆی کە شەوانە فەقیرانە نەنون هەتا بەیانی دوکان دەی لەگەڵ ئەوەشدا لە بن عەرزیاندا بۆ دەچن وەکو جورجی بن عەرزیان لە دەکۆڵن دەچنە ناو دوکانەکەی دزیان لێ دەکەن. کەواتە خۆشەویستانی خۆم ئەو بەها بەرزانەی کە هەن ئێمە بەڕاستی کاتێکە لێیان بەهرەمەند و سوودمەند دەبین کاتێک کە پەیوەست بین بە دینەکەی خۆمانەوە کاتێک کە دینەکەی خۆمان ڕنگ بداتەوە توێماندا. ئەوجا خۆشەویستانی خۆم مەسەلەی متمانە بوون لە نێوان قەومەکان لە نێوان عەشرەتەکان ئەوەش بەڕاستی زۆر مهمە، ئەوەش خاڵێکی زۆر گرینگە و خاڵێکی وەرچەرخانە. یعنی بۆ نمونە وڵاتێک دراوسەی وڵاتێکی دیکەیە، ئەو دوو وڵاتە ئەگەر متمانەیان بە یەکتر هەبێتن پێویست ناکاتن ئەو هەموو مەسروفە بکەن و ئەو هەموو خەڵکە بینن لەسەر سنوورەکاندا بچەقێنن، هەموو سنوورەکان ئەلغام ڕێژکەن. یعنی کاتێک کە متمانە دەبێت لە نێوان ئەو دوو دەوڵەتەدا خەڵک بە ئاسوودەییدا دەژیتن، خەڵک فکر لە شتی قاچاغ ناکاتەوە، خەڵک فکر لە بە قاچاغ ڕۆیشتن ناکاتەوە، خەڵک فکر لەوە بۆ چونکە ئەو خەڵکە هەرچی کە بێتن حەق و حقوقی ئەو خەڵکەی پارێزراو دەبێتن. لەبەرەوە بەڕاستی خۆشەویستانم ئەوجا لە ناو عەشرەتەکاندا یعنی تەماشا دەکەی ئەو متمانەی کە دروست دەبێت لە نێوان عەشرەتەکاندا ئەو ڕێز و حورمەتەی کە دروست دەبێت لە نێوان گەورە و گچکەدا ئەو هەمووی لە چوارچێوەی ئەوە دێتن کە ئەو متمانەیە شوێنی خۆ دەگریتن، ئەو متمانەیە دەبێتە مایەی خۆشی و خۆشگوزەرانی. خۆشەویستانم بەمەدای دوورکەوتنەوەی خەڵک لە ئیلتیزامی دینی لە دینداری و موسڵمانیەتی ئەو بەهایانە کەم دەبنەوە لە نێویشیاندا ئەو متمانەیە. یعنی من یەک شتان بۆ دەجێڕمەوە برایەک توی لە ئەوروپا بووین سیمایەکی دینداریم پێوە بوو تیکە پارەمدا جابیەکەی زۆری وێدامەوە پارە زۆری وێدامەوە یعنی گەلک زۆر تێمیش پارەکەم هاویشتە جیرفانم گوتی لە ناو ناخی خۆمدا تەماشەم کە پارەیەکی زۆرم دەستکەوتووە شەیتان پێی دەگوتم تازەوە چ کابرا گوتی ماڵی جوولەکەی و باوێ بەرچێ و چ دەنگانمەکە لە لای دیکەدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئیمانەکەم پاڵی پێدەم کاکە ئەوە حەقی تۆ نییە ئەو کابرایە بەغەڵەتی وێدایەوە چۆنی وێدایەوە چۆن ڕێ بە خۆت دەدەی حەقی خەڵکی مەسەلەنەوە بکەی تی پارەکەم وێداوە کە وێم داوە گوتی کابرا تی وەڵڵاهی گوتی بە قەستیمە و پارە وێدایەوە بزانمە تۆ کابرایەکی موسڵمانی جێ متمانەی کە من بۆ نمونە بە سەهوت وێدەم پارەکەم وێ بدەیەوە ئەهانجا دەڵێ کە چوومەوە دەڵێ زۆر سەرنزشتی خۆم کردم خوایە چانە بوو دەرباز بووم و دەناواستە بە من دینەکەش ناشیرن دەبوو ڕوو جاری وایە خۆشەویستانم یعنی خەڵک تاقید دەکاتەوە بزانی داخوا ئەو ئیلتیزامە ئیسلامی و دینداریەت ڕووکەشە یان حەقیقەت و لە ناوەرۆکدا موسڵمانی ئاگامان لەوەی بێتن الحەمدوللا خەڵکی خێرکەر و خەڵکی باشیش هەرماوە تەماشا دەکەین ناوە لەو فەیسبوک و لەوانە بڵاو دەکرێت و فڵان کەسەوەندە دەفتەر دۆلاری دۆزیوەتەوە داوێتەوە ئەو چێ کابرا سی قەومتمانە و ئەمانەتێک ماوە کابرا نارێت کە کەس زیار نەبێ ئەدی خوا تەبارەک و تەعالا خوا زیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو متمانەی و باقی بەهاکانی دیکە بجێڕیتۆ ناومان و تا دەرسێکی نوێ دەرسی 16 پێتان دەگەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.